بینەرانی ئازیزی کەناڵی پەیام سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت لە دیداری کورت تایبەت بە بەرنامەی یۆرۆ ئەمریکا لە خزمەت ئێوەی ئازیزە ئابین. بۆ ئەڵلقەیەم جارەمان هاتوونێتە لای وەرزشکاری دێرینی شاری سلێمانی بەڕێز کاکەمالی چوارچرا کە لە ساڵانی 60ەکانەوە لە ناو وەرزشی کوردستان و بەتایبەت سلێمانیایە و لە ساڵانی 66ەوە سەیری یاریەکانی ئەوروپاکە بەتایبەت هەڵبژاردەکان و هاندەری هەڵبژاردەی ئینگلتەراشە و ئەمڕۆ لە خزمەتی ئابین و چەند پرسیارێکی ئاڕاستەکەین تایبەت بە یۆرۆ. بەڵێ بینەرانی عزیز ئێستامە لای بەڕێز کەمال محەممەدین کە ناسراوە بە کەمالی چوارچرا. کاکەمەڵ سڵاو لێبێت. سڵاو بەڕێستان. وەکو سیرکردنی یاریەکانی ئەوروپا بەتایبەت چیانەکان بێت و بەتایبەت هەڵبژاردەکان بێت، هاندەری کامیانیت و هاندەری کام هەڵبژاردەیت؟ من وەکو یاری هاندەری هەڵبژاردی ئینگلترام لەگەڵ یانی لێڤەرپوڵ لە ساڵەکانەوە ساڵی 66 ئینگلترا یەک جار کاسی جیهانی بەدەستێنا چۆزێ فێڵیشان بگەرم خۆم هاندەری ئینگلترام بە ڕاست بینبی دەمە لەگەڵ ئەرجنتین یاریان کرد، یاریزانانی ئەرجنتینە بە ناکرد دەرەوە، لەگەڵ کۆتایی لەگەڵ ئەڵمانیا یاریان کرد گۆڵێک یای بەش تا ئێستاش نازان گۆڵە ئەژمار کرا بە گۆڵ لە وەختۆ من هاندەری ئینگلترا و لێڤەرپوڵم. ئەگەر سێری پاڵەوانتەکانی ئەوروپا بکەین بەراورد بە ڕابردوو کۆمەڵە گۆڕانکاری و ڕوویاوە سیستەمی ڤاراتەوە ناوژوانەکان پێشکەوتوو بوون، لە چاو کاتە چی یادگارێکە دەیە گۆڵێک هەژمار نەکرابیان لێدانێکی سزاگیرا بێت، بەڵام ئێساش لە سەردەمی ڤارە هێشتاش هەر حاڵا ئەکرێت و ئەم شتانە هەر هەیە. من چەند یادگارێکم هەیە لەگە ئویایی چیانوانی کە بخۆم هاندەری ئینگلیزم. ئینگلترا ساڵی 66 یاریزان لەگەڵ ئەرجنتین یاری هەبوو بزانم قۆناغی 8 بوو یا 4 بوو، یاریزانێکی ئەرجنتین کاپنەکان بە ناکرا دەرەوە بوون بەدای ئینگلترا لە ئەرجنتین برۆ یەک و هیچ سەرکەوت بۆ کۆتایی لەگەڵ ئەڵمانیا. یاریژەکە وەکو بۆ بازەکەم گۆڵیشان کرد جۆڤێرس کردی تا ئێستا نازان گۆڵیایە بە شەکای تر ئەوسا باروشن نەبوو کەس هەر بە گۆڵ ئەژماری کرد. ئەمە یەک یاری ساڵی هەفتاش وا بزانم ئۆروگوای و رووسیا بوو، یارییان کرد تۆپەکە چوە دەرەوەی خەتی ماڵی گۆڵ 30 سانتیم زیاتر چۆ دەرەوە هێناوە بدیان گۆڵێکیان پێکرد ئەوش ئەژمار کرا. ساڵی 86 مارادۆنا گۆڵێکی بەدەست لە ئینگلترا کرد، گۆڵێکی چاک بەدەست زۆر وازە حکەمەکە ناوبژێنەوازم عەلی بن ناسر بوو تونسی لەگەڵ لێ منە ئەژماریان کرد بۆ گۆڵە ئینگلترا کرایە دەرەوە ئەرجنتین یەکەمیش بوو چۆ پێشەوە. کەمال لەگەر سێری ئاسی هەڵبژاردەی ئینگلترا بکەین بەراورد بە ڕابردوو، ئاسی هەڵبژاردەیە ساڵ لە دوای ساڵ ئەتوانین بڵین لە ڕووی ئەنجامەوە پاشەکشەی کرد و هۆکارەکەی چییە؟ بەڕای من هۆکارەکەی یەکەم شت ڕاهێنەرە بە بۆ چوونی من، دۆمیژمان دووبوونە سەخولەکانیان زۆرە، کاسەکانیان زۆرە، یاریزانەکان ئەو توانایان نامێنی وەکو جارانی زیاتر یاریزان دڵسۆز بوون ئەو یاریکەی کرد بۆ نادیانەکەی بۆە یا بۆ وڵاتەکەی بواە هەچی توانای هەبە سەر پێکرد لە پێناوی بەس ئێستا بە بۆچوونی من یاریزانەکانی سارد بوونەتەوە هەیە زۆر یانەکەی خۆشترە لە وڵاتەکەی یاشە وڵاتەکەی زۆر کەمەوەی کە وڵاتەکە خۆشترە. لام پێگاتەی ئەم ساڵی هەڵبژاردەی ئینگلتەرا تۆ کام یاریزان بە شایستا زانی کە بانگێژ نەکراوە ساوزگەت بانگێشی نەکردووە؟ وڵی بە بۆچوونی من دیپایەکی بوو لە ئێڤەرتۆن برایت وایت بوو، ئەوەی بەڕێز ئەوە یاریزانکی باش بوو باین نەکردووە. بەڕێی من مادیسۆنە تۆتنهام ئەوە لە سە یارێکی زۆر یاریزانکی ئازبەرز بوو، گریلیش لە مایسەرستی گواردیۆلا زۆر بایەخی پیا و پشتی پێ بەسێ دووری خستۆتەوە ئیتر هۆکەی ماگوار بەهۆی پێکانەوەڵێ دونخستۆ بڵێ باشەکەی ناکە، بەس ئەمانە بەڕای من نازانم هۆکەی چیە و چی لە پشتەوەی بەخوا. بەڕای من ئەمانە یاریزانی ئازبەرزن توانای ئەوهێنێ لە هەڵبژای ئینگلتەرا یاری بکەن. بەڕای من ئەم ساڵ کۆمەڵێ تیپیکەی تەیە ئەڵمانیا هەرچەنە من زۆر سیقم بە هەڵبژاردەکەنی بەڵام لە وڵاتی خۆی و لە بینی هەندەرەکانی خۆی کە ئەبێ هەوڵ بە پرتوگال تیپێکی خراپ نییە، فەڕەنسا تیپێکی باشن، ینی بەڕای من کۆمەڵی بەڵام ئەمە کێمە لەسەر وەرەقە باسیەکەین لە ناو یاریگایە ئەوە نییە چکە و ساڵە چکۆسلڤاکیا بە قەرار سەرکەوت کاسی یۆروپایی ورد. تۆ پێشبینەکەی کام هەڵبژاردە بێتە پاڵەوانی یۆرۆی ئەم ساڵ؟ وڵی من خۆم حەزەکەم وەکو حەز ئینگلترا، بەڵام زۆر متمانم پێیان نییە. فەڕەنسا پورتوگال فەرەنسا بردووگە ئەڵمانیا ئیتالیا تیپێکینن ئەو چوار تیپە بەڕای من ئەچنە
اینی چوارەیە لە پێش لە بەرێک نەکەون کۆڵ قۆناغی هێشتوان. لە ڕاوردوو کام یاریزانی هەڵبژاردەی ئینگلتەرا سەرنجی تۆ ڕاکێشاوە لە ئێستاشە بە کام یاریزانی هەڵبژاردەی ئینگلتەرا سەرسامی؟ من لە ڕابردووە بۆ بیمۆر هەبوو ئەوە بە نەخۆشی سەرەتان خۆشی دوایی کرد ئەوە زۆرم خۆشەوی لە 16 کاپتنی ئینگلتەرا بوو یاریزانی نادی بەستامیش وێستا نادێکی بەناوبانگ نەبوو ساڵە دوای ئەو کیڤن کیگن هاو تریبن برۆکین جێرارد ئەوانم زۆر خۆشەویست. ئێستاژ لەم هەڵبژاردەی کە ئێستا هیانە پۆدێن من بە یاریزانیشی چاکی ئەزانم ئۆکار. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاکەمالی چوارچرا کە ئەمڕۆ لە دیداری کورت تایبەت بە بەرنامەی یۆرۆ ئەمریکا لە خزمەتی بووین و زۆر سپاس یەکەین و سپاس بە ڕەخسانی ئەم دەرفەتە تاوەکو وەڵقەیەکی تری دیداری تایبەت بە بەرنامەی یۆرۆ ئەمریکا دێنەوە خزمەتان کاتێکی خۆش خواتان لەگەڵ. عزیزی کەناڵی پەیام بەڵێ دیارە دیداری